فێربی براکەی من ئەوەندەی لە ژیاندا ماوە تەرخانیکە بڵێ کە گەڕامەوە لای خوای پەروەردگار شەرم و شوورەیە بۆ من قورئانی بۆ من دابەزاندووە و فێر نەبووم بشی خوێنمەوە والله عیبەیە بالله عیبەیە تۆ بگەڕیتەوە لای خوا عمرێکی 60 70 80 ساڵی بە تۆ داوە والله خوای پەروەردگار نامەیەکت بۆ من نار بەڵام بەخوا من نەمدەزانی بخوێنمەوە 70 ساڵ فێر نەبووی 70 ساڵ فێر نەبووی کتابەکەی خوا بخوێنیتەوە نەدەتوانی خۆت تەرخانکەی نازانی بیخوێنیتەوە لەبەریکە گوێی بۆ بگرە و لەبەریکە دابنیشە لە دەرسێک با فێری ئەوەت کا فاتحە یعنی چی قل هو الله احد یعنی چی ئاەت الکورسی یعنی چی عقیدەی مسلمان چییە بە چ ڕوویەک دەگەڕێتەوە لای خوا بە چ وەجهێک دەگەڕێتەوە لای پەروەردگارت کە تۆ بڵێ وڵا قورئانەکەی تۆم لە پەڕۆیەکدا نابوو لەسەر ڕەفەدام نابوو خۆ بۆ بۆی نەداردوێ چێ لە ئێمە ئێستا سەرکردەی وڵاتێک نامەیەکی بۆ بنێرێ دوای 20 ساڵ 40 ساڵ بچێتەوە لای سەرکردەکە پێی دەڵێ ئەرێ کاکە من نامەم بۆ تۆ نار کۆمەڵشتم داوا لێ کردبووی چیت کرد بۆ قوربان بۆ ئەو بوو بیخوێنمەوە دنا من جوان پاراستومە بەخوا تا ئێستا زەرفەکەشم نەکردوتەوە خۆ کارێکی باش نەکردوێنت کردوت بۆ بۆی ناردووی بیکەیتەوە براکەم پەروەردگار قورئانی بۆ دابەزاندوین لیەدەبەڕوا ئایاته بۆی لە ئاەتەکانی وەربینەوە بۆی تێی بگەین بزانین فەرمانی چیمان پێ دەکات جێبەجێ بکەین چی لێ قەدەغە کردوین لێی بەدوور بین لەگەڵ قورئان بژی خوای گەورە ژیانت پڕ دەکات لە بەرەکەت و نور و ڕەحمەت و سەکینەت و ئارامی و خۆشی لە قورئان دوور بی ژیانت تاڵ دەبێ